سەبارەت بە گۆڕانکاریەکانی ژینگە وایە داهاتوو یاخود با بڵین ئەم وەرزە کەش و هەوا چۆنە بێت بارانباری زوو دەست پێکات یاخود درەنگ گفتوگۆکەی لەگەڵ بەڕێز پێشەنگ هەڵەبجەیی دکتۆرا لە ژینگە و نوێنەری گەنجانی ئاسیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نەتەوەیەکگرتووەکان لە وارشەوە لەگەڵماندایە. دکتۆر سڵاوتان لێبێ و کاتتان باش. دکتۆر پێشەنگەلێک بخێر هاتنە کوردستان 24 ئەڤروکە یەکەم بارانە پاییزێ لە هەرێما کوردستانی هات بارانێکە خۆش بوو و ئومێدبەخش بوو. هین پێشبینیات چتکەن دووەرزێ پاییزێدا ئەف ساڵە لە هەرێما کوردستانی ڕێژە بارانێ بچڕەنگی بیت؟ بەڵێ ئەم کاتی جەنابتان و کەناڵە بەڕێزەکەتان باش بە ناوی خۆی گەورە. بەڵێ ئینشەڵڵا بێتە هۆی بارانی ڕەحمەت و ئەوەی کە هەومان یەک بخات وەکو کورد و ببێتە ئەوەی کە بارانێکی ڕەحمەت بێ بۆ هەمومان و خۆشی ڕوو لە ناوچەکە بکات، ئاشتی ڕوو لە ناوچەکە بکات. لەلایەنی زانستیەوە بابەتی گۆڕانی کەش و هەوا ئێستا بابەتێکی مشومرە لە ناو جیهانە، چونکو بابەتەکە وای کردووە کە تەخمینی زانەکانی بواری کەشناسیش تێک بدات. ئەو شتانی کە ئەیڵێن کە تەخمینەکان بۆ داهاتوو هەوا دەرناچێت کارەکەشی هەبوونی گۆڕانی کەش و هەوایە کە وا کات کە هیچ تەخمینێکی باشمان نەبێت. ئەویش کارێک گۆڕانی کەش و هەوا زۆر زۆرن لە جیهانە، بەرزترینیان ئەوەیە بابەتی ئەوەی کە ئێمە گازە دوانۆکسیدەکانی کاربۆن گازە گەرمی قەتیسکەرەکانەکەین بە بەرگە هەوایە. هەموو ئەم بابەتانە کاریگەری ڕاستە و خۆیان هەیە لەسەر گۆڕانی کەش و هەوا. سەبارەت بە بابەتی بارانباری ئێمە دوو دیاردەی جیهانیمان هەیە کە بە باسی بکەنەویش دیاردەی ئەلنینۆیە لەگەڵ دیاردەی لانینا. ئەلنینۆ و لانینا ناوێکی ئیسپانیە لە 1600ەکانە ماسی گرە ئیسپانیەکان دۆزیلیانەتەوە ناویان لێناوە. ئەویش ئەوەیە کە چینی سەرەوەی ئاوی زەریای هێمن گەرمە بێت ناویان لێناوە ئەلنینۆ واتە کوڕە بچکۆلەکە. لە کاتێکێشە ئەو چینی سەرەوە سارد بێت پێیان ناویان لێناوە لانینا. ئێمە وەکو خۆمان ئەم دیاردانە لەسەر هەرێمی کوردستان لەبەرەوەی ئێمە زۆر دوورین لە زەریای هێمنەوە کاریگەرەکەی لە 130ە، بەڵام لە 170 ئێمە کۆمەڵی کاریگەری ترمان هەیە کە ئەویش وەکو ناوچە پستان نزمەکانە کە لە دەریاکانی ناوەڕاست و سوورەوە دێتە ناو ناوچەکە لەگەڵ باشێدارەکانی کەنداوی عەرەبی و دەریای سوور، هەروەها تۆپەڵە هەواشێدارەکانی زەریای هندی و دەریای عەرەبی شتامانە ڕۆڵی کاریگەریان هەیە لەسەر کەم و زۆری ڕێژەی دابانی لە ناوچەکەیە. بەڵێ دکتۆر لەبارەی پێشبینیکردن دوو بۆچوونی جیاواز هەیە بەران لەسەر پێشبینیکردن بۆ کەش و هەوا، بۆ بارانبارین، بۆ ڕەشەبا، بەفربارین، بۆ کەش و هەوا بەگشتی. پێشبینی عیلمیەکە و تا دەڵێن مەسەن بۆ نمونە دوو ڕۆژی کە ڕۆژێکی تر ڕەشەبایەک بەو ئاڕاستەیە هەڵەکە بەم شێوەیە ئەڕوا ئەگەری بارانباری لەم ناوچانە هەیە پلەی گەرما بەم شێوەی لێدێ. بۆچوونێکی تر هەیە دژیان بۆچوونەیە دەوترێت هیچ کەسێ ناتوانێت پێشبینیەوە کە کەش و هەوا چی بەسەر دێ بارانە بارێ یاخود نابارێ. بەڵام لە ڕووی زانستیەوە ئەمە تا چەند تەواوە کە بتوانرێت پێشبینی بکرێت بۆ بارینی باران، بۆ گۆڕانکاری لە کەش و هەوا؟ بەڵێ خۆی بابەتەکە دوو بابەتە. بابەتی ئەوەیە کە دین لەگەڵ زانستە. بەڵێ ئێمە شتەکە بەرینە ئەو بابەتەوە کە ئایا دین ئێمە ئەوە نا، بەڵام مەبەستەکەی من ئەوەیە زانست دەتوانێت یاخود ناتوانێت. بەڵێ ئێمە سەر و بابەتە ینی نەڕۆینە نەیکین بە مناقەشەی بینی دین و زانست، چونکو ئەمان هەردووکیان لەوانە تەواوکەری یەکتری بن. هەمومان خی گەورە ئەڵێ بڕۆن بخوێنن، هەرخوای گەورەشەوە عیلمەی بە ئینسان داوە. بالضبط جا بۆیە ئێمە پێویستەکە زانست بەکاربێنین. بزانین زانست دەڵێتی زانست پێمانەڵێت کە ئێمە کۆمەڵە نزمە پستانێکمان هەیە لە شوێنێک و ڕۆ بۆ شوێنێکی تر دیارە ڕێڕێوی ئەو نزە پستانە دیارە کە لە خۆرهەڵاتی ناوەڕاستەوە دێت بەرەو ئەو وڵاتانی کە لە ڕۆژهەڵاتی ئاسیایان، یعنی ئەو نزمە پستانە خۆون ناوێ. ینی ئێمە ئەزانین ڕێڕەوەکەی بۆ شێوە هەڕات بۆیە کەشناسی دروست بوو. ئەڵێ مادەم ئەو ئێمە هەستمان کردووە کە ئەم ڕێرەوە پستە نزمە لە دەریای ناوەڕاستەوە دێن کەواتە ڕۆژێک دوو ڕۆژ بەپێی ڕێژەی زۆر و کەمی ڕێژەی با ئەگەنە ئەو ناوچەیە و بەم شێوەیە تەخمینی ئەوە کراوە کە با دێت یاخود ئەوە دێت و ئێمە ئەو هەموو سەتەلایتەمان هەیە لە جیهانەوە سە بە چواردەوری زەویان هەمان تەخمینی ئەوەکەن کە چ هەورێک چەندێک هینی لەخۆی گرتووە، بارانی لەگوی گرتووە، کێشەکەی چەندێکە کەی ئەو دیاردە ڕۆدا کە دابارین ڕووباتوانە و لەگەڵ زۆربوونی ئەو هەورانە و ڕۆشتنیان بە سەرزەویە
ئەو دیاردە دەرەکەوێت کە ئایا لەکوێ بارانە بارێ یا باران نابارێت باشە بۆیە تەخمینکردنی ئەوەی کە ئایا دوو ڕۆژی ترەوەنە ڕۆیە شتێکی بابەتی زانستی و زۆربەی کاتیش ڕاست دەرەچێت بەڵام یەک دیاردەمان هەیە لێرەیە بێ ئەم شتەش باس بکەین ئەمانە هەمیان تەخمینن لەوانەیە لە کۆتا حاڵەتا شتێک ڕووبات بۆ نمونە کەوا بکات باەکی پێچەوانە بێت نێڵێ ئەو هەورە بگاتە ئەو شوێنە ئەم شتانە هەنێ جار بە تەخمین ناکرێت و ئێمە زۆربەی ئەو شتانە بە کۆمپیوتەرێکین و هەنێ جار ئەو کەسەی کە ئەم ئیشانە ناکات لەوانەیە خەلەرێکی بچوو کات ئەو کاتە تەخمینێکی غەڵەت دەرچێت بۆیە هەموو شتێک هینی واقعا بەڵام ئێمە بێت لە زۆربەی کاتەکانە بگەڕێنەوە بۆ زانست و پشت بە زانست بەستی دکتۆر پێشانگ هون نوێنەرێن گەنجێن ئاسیا و ڕۆژهەڵاتە ناوینن لە نەتەوەینیەک بووی عێراق ژی قوربانیە کەش و هەوایە دناوڵاتێن پیشەسازیە مازنە لێ جیهانێ نەتەوەینیەک بووی هیچ پلانێک هەیە ji bo piştevaniya Iraqê di royê robirûbûna keş û hewayê seqayê de ji ber ku qurbaniyê herî zêde Iraqê û raporta netewêniyek bûyî dibêjîtin sedan nût ya biyabanbûnê metirsiya biyabanbûnê li ser axa Iraqê heye بەڵێ پرسیارێکی زۆر جوانە ئێمە وەکو عێراق هەرێمی کوردستان ئێمە زۆر داماوین لەم بابەتەیە لێکەوتێکی زۆری بابەتی گۆڕانی کەشوهەوا لەسەر عێراقەیە بەڵام بەداخەوە وەکو عێراق وەکو هەرێمی کوردستان ئێمە لە سەکۆی نێودەوڵەتیە پرۆژەی ئەوە گەورە و جوانمان نییە بۆ بابەتی ژینگەیی کە کاری لەسەر بکرێت گەورەترین کێشەی وشکە ساڵیە لە عێراقا کە ئێمە باسێکین لە سەدا جەنابەت فەرموود لە سەدا 90 وشکە بیابابوونمان هەیە ئێمە لە عێراق و هەرێمی کوردستانە زۆربەی زۆریم هۆکارەشی بۆ گرتنەوەی ئاوی دیجلە و فڕاتە لەلایەن تورکیاوە ئاوی سیروانە لەلایەن ئێرانەوە بەڵام ئێمە نەمانتوانین لە سەکۆی نێودەوڵەتیە دیفاعێکی باش لە خۆمان بکەین و ئەو مافی کە خۆمان هەمانەکە کە لە یاسای جنێفا بە ئێمە دراوە ترانسپاورتەری وەترس ئەو ئەوانی کە بە چەند وڵاتێکات هەیە پەڕن لە سەدا چەندی ئەو درێژی ئەو ڕووبارە لە وڵاتە بێ ئەو وڵاتە بۆی هەیە لە سەدا ئەو نەبگرێتەوە بەڵام کارمەمانە نەکراوە نە لەلایەن تورکیاوە نە لەلایەن ئێرانەوە و هاتوون ئەو بە دروستکردنی ئەو هەموو بەنداوە ئاویان لە ئێمە گرتوێتەوە و بیابانبوون ڕوویاوە لە عێراقا بە تایبەتی و زۆربەی کات لە ئەهوارەکانی باشوورە بەڵام ئێمە وەکو عێراق لە سەکۆی نێودەوڵەتەکانە نەمانتوانی ئەوە بکەین زۆرترین شت کە باسی لێکرێسە بۆ نمونە مانگی 12 لە دووبەی کۆنفرانسی لایەنەکانەکرێت 28مین کۆنفرانسی لایەنەکانەکرێت یعنی من زۆر ینی بە پەرۆژ بۆ ئەوەی کە بزانم نۆکو ئەندامێک بەشدارە بم لەو کۆنفرانسەیە وەکو گەنجانێک و هەوڵی خۆمەدەم بۆ ئەوەی کە ئێمە بتوانین بە ڕنگ و دەنگی خۆمان وەکو کورد بکوونەتەوە بەڵام ئایا وەکو دەوڵەت ئێمە چ پلان و چ پرۆژەیەکمان هەیە بۆ ئەوەی کە دیفاع لە خۆمان بکەین و پرۆژە گەورەکانی ژینگەی لەو کۆنفرانسانەوە دێنەوە ئەگەر ئێمە کارێکی ژێرخانێکی باشی بۆ نەکەین پلانێکی باش ئەوەی کە پرۆژەی کۆنکرێتیمان هەبوو بیبێنە ئەو کۆنفرانسانە هیچ پرۆژەیەکی نەتەوەی گرتوەکان نایەن چونکو من ئەوەش لە نەشارمەوە من لە کۆنفرانسی شەرمەشێخی پاربەشدار بووم لە مناقەشەیەکە لەگەڵ کەسێکات وتی ئێوەکو عێراق ڕاستە ئێوە ینی باب لێکەوتیش گۆڕانی کەشوهەواتان لەسەرە بەڵام ئێوە وڵاتێکە نەوتە فرۆشن نەوت بە هەموو جیهانە فرۆشن کەواتە ئێوە وڵاتێکن ژینگە پیسەکەن بۆ لاڕن لە لای خۆتانەوە دەست پێ بکەن بۆیە هەنێ جار پێویستەکە ئێمە پلانی کۆنکرێتیمان هەبێ بۆ ئەوەی کە بتوانین وڵاتەکەمان دیسان جاییتر ببوژێنینەوە گەلێک سپاس هێژەوە پێشنگ هەڵەبجەیی دکتورا لێ ژینگە هەیە هەفدەم نوێنەری گەنجێن ئاسیا و ڕۆژهەڵاتە ناوین لە نەتەوەینیەک بۆی سپاس دکتۆر